بەڕاستی شتێکی کورت و مختصرم هەیە دەربارەی هەواڵێک لە کەناڵی NRT و چەند سایتێک بڵاورەوە دەربارەی هەندێشتی مەوادی نەشیا و گوایە لە سنووری دەرەگای پاسەوانی سنوورەوە گیراوە. سەرەتا پێتان ڕاگەێنم سەرتاپای هەواڵەکە دوورە لە ڕاستیوە، هیچ ڕاستیەکی تیا نییە. باسی هەندێ مەوادی نەشیا و ئەوانە ئەکا. ئێمە هەندێ مەوادی قاچاقمان کردووە بە جددی، بەڵام ئەو مەوادە لە ئێرانەوە هاتووە و دوورە لەو مەوادانەوە، بە هیچ شێوەیە ئەسڵ و ئەساسی نییە. وەکو پاسەوانی سنوور سکاڵای یاساییمان لەسەر کەناڵەکە تۆمار کردووە، یعنی سکاڵای یاساییەکەمان لەسەر دوو لایەنە، لایەنێکەوە هەواڵەکە ناڕاستە، لایەنێکیشکەوە ناوی ئەوە هێنێڵێ سەرچاوێک لە پاسەوانی سنوور، سکاڵامان لەسەر سەرچاوەکەی شەیە. بەس بۆ ئاگاداریتان ئێمە ئەو شتانەی وا گیراوە لە هەمان شەو لەو سنوورە لەسەر سنوور ئەو مەوادانەیە هەمووی کۆپیەکی بکەن وەختان بڵاویکەنەوە. شتی جوانکاری لە شو ئەوانەیە، بەڵام دوورە لەو مادانەوەکەوە ئەو باسیەکات، بە هیچ شێوەیە ئەوەی نییە.